جەمشید بەێ گوێم بۆ بگرە فەرموو تۆ ئەبێ بیستە سزن ئەخە بچمە سزن چ بکەم کاگرشە جەمشید بەێ چیت پێڵێم هەرەواکەی بەێ باشە تۆ ئەچتە سزن بەێ لەوێ ئەمێنیتەوە ئەو کاتە دەرچووی ژنت بۆ دێنم ماڵت بۆ ئەەکەم سیارت بۆ ئەکڕم خانوت بە ناوەکەم ئێستا تێگەشتی بەڵێ هەچیەکەش بوو پەیوەندی پێواکەی بەسەر باشە بەسەر دەستە بڕۆ ئاخ دەهەم تۆ چی بووی تووشم بوویت کچم جۆ بگرە باوکی خۆت چاکە ناسی کە بەڵێنێکمدا ئەبێ بەڵێنەکەی خۆم بەرەمە سەر بەس ئاخ من نەزانم ئەو کوڕە کلااو چییە ناتوانێت ژن و مناڵ بەڕێوەبەرێ پەشیمانە بیتەوە ماما ئەدیا منەم گوت ئەوە مەتحەمی هەیە سەیە مەتحەمە لە جیاتی مەتحەمەش دوو مەتحەمیشیە 50 کارمە لەم دەستی ئیش دەکاتن بەس بە یەک مرج ئەو کوڕە نەزانێ ماچین بۆ لای ئەیکەینی مفاجئە بۆی با بەچاوی خۆم بیبینم بزانم ئێوە ڕاستەکەن بەس ئەم نەیە ماما هەندێک ئیشم هەیە ئەبی ئەمن دەبی بڕۆم باشە بیسۆژان ئەمما چۆم تاک عەزیەتدا بە قوربان نانە ماما چ لە گۆڕێنگە خۆ چاکە زانی نیشەش کەسی نییە تۆش برای نیشە حیسابکە نیشە خوشتی منە ماما دەست خۆش بێ کودو بڵڵا ئەتم لەوەی زیاتر خۆشتر دەوێت وانە ئەوە تا چەندێکە من بازارم نبینیوە لەگەڵ تۆیە کورە بابا هەر خۆشەویستی بەس بازار نییە ئەولو ئەنگە خۆشەویستی نییە بە دوکان و بە بازاری دەبەستنەوە خۆشەویستی لە نێو ناخە لە نێو دڵە حەبیبی دڵەکەم دولبەرەکەم وانە جارجار بازاریش پێویستن جاشن دڵی گۆشتان لەگەڵ ئەبڵە ئەمیرەی بڕۆ لەگەڵەوە ناچمە بێت تۆ بێ لەگەڵما کورە جانەکەم کاکە دیە با تۆزەی دیە فۆکسیان لەسە من نەمینی بەگەرت دەکەم حەیرانی بم ئۆکێە ئەلو کاکە وەزت کووە غەزوان ئەتووی چ دەوێ بابە غەزوان کورە هەر نهێنی دەبی نهێنی ئەو غەزوانی مەتعەمیە چ پێشەن جەوی تەواو نییە کورە سندانی دەگەیشتی بابینی شای گوتتی کچەکە نادەمێ کورە دەستی خۆش بێ بابە بێژەن و ژن هینانیان نەگۆتیە وا بێژە خۆی پێبەرەوەی ناچێ ژنی پێبەرەوەی دەچیتن دەی باشە باشە خەزوان بەس خەزوان شتەکەت پێ برێم ئەتو نییە هەز دەکەم نییە جاسوسی دەکەی هیچ کە تەلەفۆن نەبوو من نەکەی مۆزوعی مەتعەمیلم باز نەکەی کاکە وەستا سەباح پیاوەکی باشە با غەڵەتی نەکە برێ جاسوسی دانایە ئەم من دوشمنم جاسوسە بابم وەنییە دەی خواحافیز جدلیە بۆچی ئەوە قسانەکەی خەزوانە نییە دەرێتن ئاگام لێ بێژن جەوی تێک چوە دیارە بابینی شای گوتی و واز لە کچەکەم مینە دەستی خۆش سادی وڵی ویستم لەسەر شتێکیش قسە و لەگەڵا بکەم بۆچی قەناعەت بە دایکم ناهێنێ نیشابێنێ بۆ بێژن کورەوە دەری بابی گۆتیتی واز لە کچەکەم بینە کورە نەجاتت بێ کورە لیمو کە سەر نایشی پەڕۆچ تێوە ئارێنا کورە بابە مەمنونی خوای بێ کورە بابە بێژن کارە ساتە کورە وەڵڵە حەیاتا دەبە کورە بە قورعان بێژن نازانی ژنی مێرداتە یعنی چ ئابی من سادی گیان خۆتە زانی ئەو کوڕە خۆشیێوێ اینجا تۆش زمانە لووسە ئەها بێ بە قورعان بێژن زانی ژنیانە بەس تێگەیشتە بەس هەبە هەلەکە و بۆ ڕست بوو بەسەمای نەدا وانە پیاوکە ژنیە نایتر بە پیاو نازانی وەچ سوێنێ چاوی دەکاتەوە ئەو هەموو تەڵەباتە پارەی تۆشە بێ لەبن نێنا ئەو سعی نی فراس پێبیی وەڵڵە هەدەبی دیناری لە بۆ نەدەم ئەزە لێگەڕێ بابم لێگەڕێ حەقم لێ نییە ئێستاش دەستپەت و کارێ سعدیان تۆ بە قسەی من کە یارمەتی بین با ئەو کچی بۆ ڕازی بکەین دایکم ناڕازی ئەڵێ من ئەو کچەم ناوێ ئیلا و بیلا چێدای کوڕوە بە ببینی خۆیمە ئەوە کاک مزەفەر گۆتیتی کچەکە خۆم نادەمێ بەستە بابم باشە لەسەر ئەو مۆزوعی وا بکەی بە حەیاتی نایەمەوە نایتەبا ئۆزبە کچێ هاتە بە شام دەکەی چاپشینە هاتە بە شام دەکەی چاپشیلا ئەم قسانە بە هەنار بڵێ نەک بە منێ بڵێ چ پێت نەدێم ژنی لۆ بە بێژەری بینێ نەدا بابم ئەوە بەس لە بۆ هەندێک ژنێ دێنن
نازانی هەزار مشکلەی بەدواوەیە ژنینە حاڵی خۆ جوانە دوژنە پێ بەخێو ناکرێ ئەوە دەست بە دوکانێ تەلەفۆنم لۆ نەکەی باشە باشە بەس چەو بیتەوانە باشە بابم ئەمر دەکە سەر چاو هەم دیس ئەبڵامیرە ئای هەبڵامیرە فێرن نەکردێ ڕێزی پیاوەکەی بگریتن چاو پشیدا